ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئابڕیانی هاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بنەماڵەی ڕەزا ڕەسایی لەسەر مەزارەکەی لە کرماشان. یان لەدەستان و برینداربوونی 4 کەس بەهۆی گازگرتووی لە میاندواو. ناڕوونی چارەنووسی یەزدان قەنبەری لە گرتوخانەی ئیتلاعاتی سپای کرماشان. دیاریکردنی 6 توشبووی نوێی ئەیدز لە پارێزگای کوردستان. یان بەختکردنی 3 کەس بەهۆی هێرشی پەهبادی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. درێژەی سەرکوتی سیاسی لە باکووری کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالز لە ناوچەی نەوتی پارسی جنوبی و خۆپێشاندانی کرێکارانی شارەوانی شارستانی لیکەک لە چوارمەحاڵ و بەختیاری. کۆبوونەوەی بنەماڵەی ڕەزا ڕەسایی لەسەر مەزارەکەی لە کرماشان. شەوی یەڵدا بنەماڵەی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی ئەعدامکراو لە زیندانی کرماشان لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرت. دایکی ڕەزا ڕەسایی لە پەیامێکی ویدیۆی داوتی: کوڕە شیرینەکەم ڕەزاگیان، خەمی نەبوونت چیرۆکی 1001 شەوی یەڵدای دایکانی دادخوازە و کۆتایی نایەت. من ئەم ساڵ و لەم شەوی چلەی زستانەدا لە تەنیشت کێلی قەبرەکەت دادەنیشم، بەڵکو تۆزێک ئێشوازارم ساڕێژ بێت. دڵنیام کە دەنگی ئازادی خوازی و مافخوازی ڕەزا و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی قەت ناکوژێتەوە. یان لەدەستان و برینداربوونی 4 کەس بەهۆی گازگرتووی لە میاندواو. سەرۆکی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی میاندواو ڕۆژی شەممەیەکی بەفرامبار ڕایگەیاندووە کە بنەماڵەیەکی خەڵکی ئەو شارە تووشی گازگرتووی بوون و پیاوێک گیانی لە دەستداوە و 3 ئەندامی خەزانەکە ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. سەرۆکی ئاگرکوژێنەوەی میاندوا وتی ڕووداوەکە سعات 4 بەیانی ڕوویداوە و بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئەو بەرپرسە دەوڵەتیە سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی لولەی دەرکردنی گازی مۆنۆکسیدی کەربۆن لە ئامێرەکانی گەرمکەرەوە هۆشداری بە خەڵک داوە و ڕایگەیاندووە بە مەبەستی پاراستنی گیانی خۆتان و بنەماڵەکانتان هەرچەند ڕۆژێک یەکجار پەکەی گیان سۆپاکانتان چاودێری و پاک بکەنەوە و ئەگەر پێویستی بە گۆڕانی لولە هەیە لە زووترین کاتدا نوێی بکەنەوە. ناڕوونی چارەنووسی یەزدان قەنبەری لە گرتوخانەی ئیتلاعاتی سپای کرماشان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی شارۆمەندێکی یارسانی خەڵکی کرماشان بە ناوی یەزدان قەنبەری پاش ڕفاندن لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە بە ناڕوونی ماوەتەوە. 2 مانگ لەمەوبەر یەزدان قەنبەری هاوکات لەگەڵ برایەکی و شارۆمەندێکی دیکە بە ناوەکانی مەنسوور قەنبەری و جەمشید حەقانی لەلایەن ئیتلاعاتی سپای پاسداران لە شاری سەلاسی باوەجانی دەست بەسەرکراون. ئەو 3 هاوڵاتیە سەرەتا بۆ گرتوخانەی سپای نەبی ئەکرەمی کرماشان گوازراونەوە و دوجار ڕەوانەی بەندی ئەمنیەتی ئیتلاعاتی سپا لە زیندانی دزڵاوە کراون. دیاریکردنی 6 توشبووی نوێی ئیدز لە پارێزگای کوردستان. سەرۆکی بێهداشت و دەرمانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕایگەیاندووە بە دوای کەمپەینی پێدانی زانیاری و ناسینی خێرای نەخۆشی ئیدز 6 توشبووی تازەیان لەو پارێزگایە شناسایی کردووە. بە وتەی فەرزام بیدارپور، ئەو کەمپەینە لە 20 خەزەڵوەری ئەم ساڵەوە تا 20 سەرماوەز درێژەی کێشاوە و سەرجەم 4668 کەس تاقی کراونەتەوە کە لە نێوانیاندا 6 توشبووی تازەی نەخۆشی ئیدز دەستنیشان کراون. لەو 6 کەسە 2 کەسیان لە بیجار، 1 کەس لە کامیاران، قوروە 1 کەس و لە شاری سنەیش 1 کەس شناسایی کراوە. هەروەها هەموو توشبووان پیا و تەمەنیان لە نێوان 20 بۆ 45 ساڵدایە. گیانبەختکردنی 3 کەس بەهۆی هێرشی پەهبادی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. بەیانی ڕۆژی شەممەیەکی بەفرامبار 1403 هەتاوی پەهبادێکی تورکیا ئۆتۆمبیلێکی لە دەوروبەری حەسەکە کردە ئامانج و
لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 کەسی مەدەنی گیانیان لەدەستدا و 5 کەس بریندار بوون. بەپێی زانیاریەکان شەڕێکی سەخت لە نێوان شەڕوانان و تێرۆریستانی تورک لە نزیکەی بەنداوی تشرین لە ئارادا بووە و پابادەکانی تورکیاش یارمەتی گروپە جیهادیەکانیانەدەن. تا بە ئەمڕۆ تێرۆریستان هیچ ئاکامێکیان نەبووە و زیانی زۆریان پێگەشتووە، بەڵام 2 ڕۆژ لەمەوبەر 2 ڕۆژنامەوان و دوێنێش 3 کەسی مەدەنی لە هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکدا گیانیان بەخت کردووە و 5 کەسی مەدەنیش بریندار بوون. درێژەی سەرکوتی سیاسی لە باکووری کوردستان. ڕۆژی شەمە 1 بەفرامبەر پۆلیسی تورکیا هێرشی کردە سەر کتێبفرۆشیەکانی باکووری کوردستان و کتێبە کوردیەکانی کۆ کردەوە. هەروەها گاردی زیندانی ئاگری لە کردەوەیەکی نایاساییدا هێرشی کردوتە سەر بەندکراوانی ژن و چەند کەسی بریندار کردو. بە وتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان، پۆلیسی فاشیستی تورکیا لە شاری دیاربەکر هێرشی کردوتە سەر کتێبفرۆشیەکانی ئەو شارە و هەموو کتێب و پەرتوکە کوردیەکانی کۆ کردوێتەوە. لە نێو ئەو کتێبانەی دەست بەسەریان داگیراوە راپۆرتی ساڵانەی پێشێلکردنی مافی مرۆڤ لە تورکیا، ئاماری ژنکوژی، کۆمەڵکوژی ئەرمەنیەکان، بێسەر و شوێنکرانی بەندکراوانی سیاسی، سەرکوتی سیستماتیکی کوردان، هەروەها نووسراوەی حیزب و لایەنە چەپەکان هەیە. لەلایەکی دیکەوە گاردی زیندانی پانتوس لە شاریاگری لە ناکاودا هێرشی کردوتە سەر بەندی ژنان و وێڕای لێدان و بێڕێزی بە ژنانی زیندانی کەلوپەلەکانیانی شکاندووە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی نەوتی پارسی جنوبی. ڕۆژی هەینی 30 سەرماوەزی 1403 هەتاوی هاوکات لەگەڵ شەوی هەڵدا کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە سەکۆنەوتیەکانی ناوچەی پارسی جنوبی سفرەی بەتاڵیان بە نیشانەی نەدانی داخوازیەکانیان ڕاخست. کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە پرۆژەکانی نەفت و گاز خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکان و لانانی جیاوازی، زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و لانانی پەیمانکار، نوێکردنەوەی گرێبەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی لەسەر کارلابرنی بەرپرسانی ناکارامە و هەروەها بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بوو. خۆپێشاندانی کرێکارانی شارەوانی شارستانی لیکەک لە چوارمەحاڵ و بەختیاری. ڕۆژی شەمە 1 بەفرامبەر کرێکارانی شاغڵ لە شارەداری شارستانی لیکەکی سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی وتویانە ماوەی 5 مانگ هەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەن. هەروەها بەهۆی نەدانی 18 مانگ حەقی بیمە لە خزمەتگوزاری دەرمانی بێبەش کراون و لەبەر گرانی هەزینەکانی دەرمان ناتوانن سەردانی نەخۆشخانە بکەن. خەباتی بەردەوامی ژنانی ئێرانی دەست بە حیجابی ئیجباری. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ژنان و کچانی بوێر و ئازای ئێرانی وێڕای هەڕەشە و گوشارەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکاندا حازر دەبن. ژنان و کچانی ئێرانی لە پەیامەکانیاندا ڕایان گەیاندووە قوربانیان نەداوە کە بگەڕێنەوە بۆ دواوە، هیچیان بۆ لە دەستان نییە و سەدان یاسای دژە ئینسانی دیکە هاوشێوەی عیفاف و حیجاب پەسەند بکرێت، ئەوان واز لە خەبات ناهێن و درێژە بە چالاکیەکانیان دەدەن. برینداربوونی 7 کرێکاری ژن لە جادەی شوش بۆ ئەندیمەشک. ڕۆژی شەمە 1 بەفرامبەر 6 کرێکاری ژن و مناڵێکی کاری تەمەن 16 ساڵی کچ بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی شوش بۆ ئەندیمێشک بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەو 7 کرێکارە کاریگەری وەرزین و لە کاتی گواستنەوەیان لە جادەی شوش بۆ ئەندیمێشک سرویسەکەیان لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکەدا پێکیان داداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 6 کرێکاری ژن و منداڵێکی کار بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. سەپاندنی سزای 1 ساڵ زیندان بەسەر لەیلا حسێنزادە لە تاران. لەیلا حسێنزادە چالاکی سیاسی و خوێندکاری دەرکراو لە زانکۆی تاران لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا لەیلا حسێنزادە لە پەیامێکدا ڕایگەیاندبوو کە لە هەردوو خۆناغی کارناسی و کارناسی ئەرشەددا لە زانکۆ دەرکراوە.
دادگای انقلابی تارانە و چالاکە سیاسیەی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و تووردانی حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان بە 1 ساڵ زیندانی تعزیری محکوم کردووە. کوژران و برینداربوونی 4 شارۆمەندی بەلوچ بەهۆی تەقینەوەی نارنجات. ڕۆژی پێنجشەمە 29 سەرماوەست 4 شارۆمەندی بەلوچ لەوانە ژنێک بەهۆی تەقینەوەی پاشماوەی مانۆڕی سپای پاسداران لە شاری ڕاست کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتی حاڵوەش نارنجەکی بەجێماوی مانۆڕەکانی سپای پاسداران بە خێزانێکی بەلوچ لە گوندی مورتانی سەر بە شارستانی ڕاست تەقیوەتەوە و لە ئەنجامی ڕووداوەدا 3 کەس بە ناوەکانی سۆهەیلا ئاسکانی تەمەن 32 ساڵ، زابۆد ئاسکانی تەمەن 29 ساڵ و عیمادەدین ئاسکانی تەمەن 20 ساڵ گیانیان لە دەستداوە و کەسێک بە ناوی موراد محەممەد ئاسکانی بە سەختی بریندار بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ڕاشت و ساری. بەیانی ڕۆژی هەینی 30 سەرماوەست دوو بەندکراو بە ناوەکانی جبرائیل ناسری و جەماڵ ئەسکەرابادی لە زیندانەکانی ڕاشت و ساری ئەعدام کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ دوایین ڕۆژی پاییز و شەوی هەڵدا دوو بەندکراوی دیکەی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ڕاشت و ساری لە سێدارە داوە. لە ڕۆژانی ڕابردوودا ئەحمەد ڕەزا حائری چالاکی مافی مرۆڤ و بەندکراوی سیاسی ڕایگەیاندبوو کە دەستگای قەزای ڕژیم دەیەوێت زۆربەی بەندکراوانی محکوم بە ئیعدام تا ساڵی تازەی هەتاوی لە سێدارە بدات. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.